بۆ پرسیارەکەی جەناب بۆم هەڵبژاردننی داهاتووش پێم وایە مبالغە نییە ئەگە بڵم لە هەموو هێزەکانی تر ئامادەین لەبەروی لە ناو خەڵکا بووین هەڵوێستمان هەبوو بۆ تەحالفات درگامان کراوەیە نەک درگامان کراوەیە ئامادەین لە دەرگای یەک بەیەکی هێز و کەساتیەکان بین تەنانەت تاک ئەو کەساتیانی کە تاکیشن چکە پێمان وایە کوردستان پێویستی بەکاری پێکەوەیە پێویستی بۆیە هەندێک خلافاتی بچووک من باسی هێزەکانی دەرویەکێتی پارتیەکەم ئاگاتان لێبێ هەندێک خلافاتی بچووکمان هەیە وەلای بنین مەشاکلی خەڵک زۆرە خراپەیەکێتی و پارتی زۆرە خراپەی حکومڕانیەوە تا 30 ساڵە چی کرا زۆرە پێویستەکە ئەگەر شتێکی بچووک شێبێ لە بینمانە وەلای بنین پێکەوە هەمومان یەک بگرین من پێم وایە شتانەی لە مۆزوع ناگۆڕێت دیداری لوتکە و ئەوانە من هەر نازانم جارە لوتکە یا لوتکە نییە من پێم وایە دیداری لوتکە دیداری خەڵکە هەبێ خەڵک یەک بگرێت بۆ ڕوخاندنی ئەم سیستەمە ئەیگنا ئەم حیزبانە پێشتریش دانیشتون و هیچی لێ سەوز نەبوو لە داهاتوو هیچی لە سەوز نابێت لەماوەی ڕاستیدا کۆمەڵی مۆزوع هەیە کە زیاتر ئێوە قسەی لەسەرەکەن بەڵام بازەوە دەکرێت کە بەشێک لەو مۆزوعانەی کە گرنگە ینی کەمتر قسەیان لەسەر بوون مەسەلەی چاکسازی و کۆمەڵی مۆزوعی ترە ئێوە لە ئێستایا ڕاستە مەسەلەن حکوومەتی هەرێمی بەغدا نەکەوتونێتە ڕێکەوتن لەناو هەرێمیش کێشەی نێواندارەکانەیە کە بە ساڵ کۆ نابنەوە لەگەڵ یەکە ئەنی ئەمە بە هۆکاری کێشەکان ئەزانێ و بەڵام لە بەرامبەردا وێستی ئۆپۆزیسیۆن بێ ئێستا چی بێت لەسەر مەسەلە مۆزوعانە بەڵێ تەڵام من پێم وایە ئێمە بەتەنیانەوەی نوێ لەسەر کێشەی خەڵک قسە ناکەین پێم وایە هێزێکی تر و خەڵکی تر و کەسانی ئازا هەیە لە هەرێمی کوردستانە کە دیفاع لە خەڵکەکەن لە پاڵنەوەی نوێ نەوەی بەتاقەتەنیا دیفاع لە خەڵک ناکە بەڵام سەبارەوەی کە دووشت تقریبا وروژانەیەکیان مۆزوعی چاکسازیوانە من دەژاڕۆکم ڕوونم کردوتەوە وتومە چاکسازی لە سەری سەرەوە دەست پێەکە کاکە چاکسازی مەسەن لە بۆرینەوتۆ دەست پێەکە وانە لە 100,000 دیناری کەمەندامێکەوە بیبرانی بری من پێم وایە چاکسازی نین لەگەڵ ئەوەی کە دەستخۆشیەکەین لە هەموو شتێکی باش سەبارەت بە هێزەکان بەڵێ ئێمە پێمان وایە کە لە هەرێمی کوردستان بەداخەوە جاری وایە هەندێک شتی بچووک هەندێک گرنگ بچووک هەندێک بابەتی بچووک وای لێ کردووە کە هێزەکانی دەروی دەسەڵاتێک نەگرن بەڵام من بێهیوانیم پێم وایە حەکیمی و عاقلی ئەم هێزانە و کەسایەتەکان و ئەوەی کە دەنی ناڕازیە وا ئەکا کە لە داهاتوە بگرین ئیمڕۆژ یەک نەگرین دڵنیا بە ساڵێ دوان سیان چایتر بەیەک بگرین لەبەرەوەی زوڵمی دەسەڵات زۆرە خەڵکی هەرێمی کوردستان پێویستی بە یەکگرتنی دەنە ناڕازیەکان من ئەوم تەقریبا ڕوون کردوتەوە پێم وایە ڕێکەوتنی هەرێم و بەغداد ڕێکەون یا ڕێنەکەون ناردنی بودجە لە 100% توش بۆ نابەسێ لەبەری پێشتر ڕێکەوتون پارە نێنراوە جاری واژەوە ڕێنەکەوتن پارە نێنراوە پێم وایە کێشەی بینی هەرێم و بەغا ئەوەیە کە ئێمە نە ئەوان نە ئێمە دوو تیمی موسساتیمان نییە بۆ هەتایە ئەم دوو تیمە پێکەوە قسە بکەن پێکەوە گفتوگۆ بکەن لەبەرەوە شتەکان زیاتر شخصی بەسەر دەست پێشخەریمان کردووە بۆ بەڕێزان لە کۆمەڵی ئیسلامی و لە یەکگرتووی ئیسلامی و خاڵ ناگری ئەوانش بەتایبەتی یەکگرتووی ئیسلامی خەڵکی ناردووە ئێمە پێمان وایە کە کۆمەڵ یەکگرتوونەوەی نوێ و هێزەکانی تریش دوو چارەسەرمان لەبەرسا یاخوا نەخواستە چاوەڕێی مەرگی یەکتر بکەین بۆی لاخرایی پێ بمێنێتەوە کە من پێم وایەوە کاتی ئەوێت و خراپە و نابی وای بکەینەوە یانەوەی یەک بگرین من بەش بە حاڵی خۆم دڵخۆشم و گەشتبینم بۆی کە دووەم ڕوو بدات ئەم هێزانە دەنە ناڕازەکان یەک بگرن ئەم ڕۆژ نەبێت دڵنیا بە ئەوە قەدەرمانە ئەزانی کابینەی 9 8 7 ئەوانە یعنی ئەمانە تۆ خۆت زانی تەواوکەری هەمووی هەمان سیستەمی حکومڕانین تقریبا هەمان و حیزبانە باڵادەستن کە لە کابینەی 8 باڵادەست یعنی لە کابینەی 9 چی گۆڕاوە وانە لەبەر ئەوە من پێم وایە هەتا لە هەرێمی کوردستانە موسساتمان نەبێ پەرلەمان سیستەمی دادوەری موسساتی فعلیمان نەبێ کە ڕقابەی حکومەت بکە حکومەت بە ئارەزووی خۆی ئیژەکات و هیچ بەهایەکی نییە کێ بێت یا کێ نەبێت باسی سیستەمی دادوەریت کە ڕامێرم لە پێیان ئێستا مەسەلەی سزادراوانی بادینان هەیە قسەی جەنابتان چییە لەسەر سیستەمی دادوەری و سزادانی ئەو چالاکوانانی بادینان چالاکوانی بادینان خەڵکانی ئازا خەڵکانی تر من خۆم بەش بە حاڵی خۆم قوربانی دەستی سیستەمی دادوەری من پێم وایە سیستەمی دادوەری لە هەرێمی کوردستانە بە یەکێ لە خراپترین ساتەکانی خۆیان ڕوات ئالێرەوە بەڕاستی پامێک ئاڕاستی دادوەرە بەڕێزەکانەکەم ئەوانەی دادوەری ئازان نابێ قوبوڵی بکەن ئەوانەی دادوەری بە هەڵوێستن نابێ قوبوڵی بکەن و ئەوانەیشی بە جۆرێ لە جۆرەکان خوا نەخواستە دادوەر هەبێ بە تەلەفۆنی حیزب بە بڕیاری حیزب بڕیار بدا دڵنیا بن دنیا هەروە کۆمڕۆ نابێت ڕۆژگار ڕۆژی لە دوایە و هەچ کەسێ هەشتێکی نایاسایی بکە ئەو دادوەرانە لە من باشترە زان کە یاسا
ڕۆژە لە ڕۆژان سەروەر دەبێت و ئەو خەڵکانە محاسەباکەن جا دادوەر بێ یا هەچ کەسێکتر بێ ئەوەی کاری نایاسایی بکات بەڕای من ڕۆژگارێک دێت کە خۆشی لێپیچنەوەی لێکرێت بڵاو کراوەتەوە و کاردانەوەی زۆری دەکەوتەوە تایبەت لە تووشاوێران تورکیا بە توریست هەرێمی کوردستانەکە بەڵام بۆی تایسایبی حکومەت و هەرمانات و واسەکاریەکی کوردستان بۆ سوکایەتیانە نییە کە بەڵام نەخشەی کوردستان پێچوە لا جانە لە بەخشە بەڵێ تەڵام پێم وایە جگە لە مۆزوعی پولەکەیش کە ئەمان ئەڵێنەوە ڕەسمی نیە ئەوە گریمان ڕەسمی نیە پولەکە ئەوە بە هەر حاڵ بەڵام سوکایەتی بەرامبەر بە ئاڵای کوردستانەوە کرد ئەوانەی کە ڕۆژگارێ خۆیان بەداکویتکە لە ئاڵای کوردستان و باسی قەومیەت و باسی قەومچێتیەکەن کوان هەڵوێستەکانیان لەکوێ ئەم ئاڵایەکی دەستوریە من پێم خۆش بێت کەسێک پێی خۆش بێت لە هەج وڵاتێ بێ پێی ناخۆش بێ ئاڵایەکی دەستوریە لە دەستوری عێراقیە مافی کورد و هەرێمی کوردستان ثابت کراوە و ئاڵاکە ئیشی پێ ئەکرێت سوکایەکی تیکردن بەرامبەر بە ئاڵای میلەتێ کە ملیۆنانن خەڵک وەکو ڕەمزێکی خۆیان سەیریەکەن ئەمە جێگەی قوبوڵ نییە ئەبوایە بەرپرسانی هەرێمی کوردستان لایەنی کەم لەسەر ئاڵای میلەتەکان و نەتەوەکان و وڵاتەکان بەهات ناتدەن بەڵام بەداخەوە هەمیشە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ ناوخۆش شێرن بۆ دەرەوە ڕێوێکی هەڵاتون ئێمە پێناڕکی لەماوەی ڕابردوودا بە راپۆرتێک باسیمان کە قاچاقی لە ینی ڕێژێکی زۆر قاچاقی لە مەرجەکانەوە دەبێت لەگەڵ ئەبوونی ئەم گەندەڵی قاچاقی لە هەرێمی کوردستانە هەیە ئایا لایەن سەڵاتدارەکان هێشتا بەشداوە من پێم وایە هەتا بتوانین هەموو لایەنێ قسە لەسەر هەموو شتێ بکات جاری وا هەیە خەلەلێکی بچووک زیانی گەورەی هەیە جاری وایە خەلەلی گەورەش کە کۆمانی بینین کە بەڕای من دیارنەمانی $100 ملیۆن نەوت و ئەو هەموو داهاتی کوردستان دیسانەوە زەرر لە خەڵگەیە پێم وایە بێ میدیا جەنابتان ئێمە قسە لەسەر هەمووی بکەین چاومان لە هیچیان دانەخین ئێمە هەموو دقی ئامادەین بۆ سەر شەقام و هەموو دقی ئامادەین بۆ خۆپشاندان و حالیان لە ئێستاە کە ڕەنگە هەندێک خەڵک بڵێەوە بۆ ماوەیەکە بێدەنن پێمان وایە هەموو شت کاتی خۆیەوێت تەوقیتی خۆیە خۆئامادەکردنیە ئامادەسازی باشترێت ئەبێ شتێ بکەین لە جاری پێشوو باشتر بێ بەڵێ سوپاسپانەکەم دەستان خۆش بێ لە هەموو کوردستان پێشتریش لە هەولێر خەڵک هاتوتە سەر شەقام لە قەڵا سەدان گەنج هاواری کردو بڕوخێ دز لە دووەک منعەتە جەولیان ڕاکردووە بۆ ئێمە هەولێر و سلێمانی و هەڵەبجە و کەرکووک و دوهۆک یەک شتە لە هەموو شوێنە بەردەوام بین سپاس